پێکانیان ئاوا خەنە بەردەمیەک و ئیسمتیان لە دواوە بێتەوە و سنگیان بەرز بێتەوە دەربکەوێت لە کاتی ڕۆشتن. ئەوە نەهی لێکراوە لە قورئان. کادیر و حیزبی بەناوی ئیسلامی دێ عەرضی ئەزیاء بۆ ڕێگەخە، نمایشی جلوبەرگ ئافرەتی موسڵمانەیەنێ بە لەچکی ئۆردوگانی و بە حیجابی سبلکانیەوە خۆی بابا لەسەر مەسرح و خۆی عەرزکا بڵێم جلانە جوانە کێش دانیشتۆ زۆر بێسێک پیاوە حساب عرضی جلی ئافرەتانەکەی باشە نامەردی ناپیاوانەی ویشتان چیە لەوێ ئەو جلی ئافرەت عەرزەکە خۆ تۆ بۆ چیتە بۆ لەوێ دانیشتی هەر هیچ نەبێ اینجا بە تەلەڤیزیۆنیش عەرزیەکە بۆ هەموو عالەم بە کەناڵ و بە مۆبایل و بە سۆشیال میدیا و بە هەموو شتێ. ئەوە فیتنە نییە؟ ئەوە ئەڵڵا جەل جەلالوهو ڕێی پێداوە دەقی ئاەتیشی لەسەرەکە خۆی دواتر بابێک بۆ ئاەتەشدا ڕێژێم کتێبە ولا يضربن بأرجلهن ليعلم ما يخفين من زينتهن. ئافرەتانی مسلمان بۆیان نییە پێکانیان بە شێوەیەک دانێن جوانی جسمیان دەرخات. طبعا ئەو عاریضازی ئەگەر دیبێتان پێکانیان ئاوا خەنە بەردەمیەک و ئیسمتیان لە دواوە بێتەوە و سنگیان بەرز بێتەوە دەربکەوێت لە کاتی ڕۆشتن. ئەوە نەهی لێکراوە لە قورئان. هەرچەنە هەندێک لە زانایاندا بەزێنە سەر خیرخال ئەو یەکرێتە پێ ئەلەرێتەوە کە ئەلەرایەوە خەڵکی زانیەوە ئافرەتە لێوارەوە ئاوری بۆیە سەری بۆ بەرزە کردەوە. ئەگەر ئەوە بێ ئەو قورستریشە خرخاڵەکە لە ژێر جلیشەوەیە بەس چونکە ئەلەرێتەوە لەرینەوەکەی معناوێ ئافرەتە لێوەڕوان پیاوەش سەری داخستووە کە لەرینەوەکە بێزیێڵێ بەخوا ئافرەتە سەر بەرزەکە سەریەک ئەوەش حرامە نەوەکو بەو شێوە بەو جۆرە پانتۆڵ و تەنورانەوەی کاوان دێن تەسک و تروسک عەرزی خۆیانی پێکەن و نمایشیەکەن پیشانی کشانیشمانیان لە نەمە جلی مسلمانانە. ئەمە پلانە ئەمە پێیان وتراوە ئێوە ئەبێ ئەم حیجاب و عەبا هەڵگرن نابێ بمێنێ حیجابێکان بۆ بێنن دیزاینەکەی هیچەیە هی ئەمریکایە بە سپۆنسەری ئۆردوگان بڵاوە بێتەوە بۆ شێوەیە. ئافرەتێکە بۆ لای ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ چەندە جلەکەم لە زەویەکە بخشێ بستێ باشە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ زیاتریش بێ باشە فەرمێ دوو بست ئەفەرمێ باشە دوو بست لە عەرزەکە بخشێ بۆ گەر حاڵەتێ قاچە بەرز کردەوە ئەو دوو بست درێژترە هەر نایڵێ دەرکە ئاوە با درێژ بێ